بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. گرنگی و دروستی ئاو بۆ ژیان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. خوای گەورە لە قورئاندا لەبارەی گرنگی ئاوەوە دەفەرمێت لە ئاو هەموو هۆکارەکانی زیندووبوونمان فراهەم هێناوە. لە کۆنەوە ئاو گرنگی و سەرچاوەیەکی سەرەکی ژیانی مرۆڤ بووە و کوردیش بۆ ڕادەی گرنگی و بایەخی ئاو هەمیشە گوتوویەتی ئاو و ئاوەدانی، واتە لە هەر شوێنێکدا ئاو هەبێت ئەوە ژیان و ئاوەدانیش لەو شوێنەدا هەیە. لە ئێستادا مەسەلەی ئاو کەمبوونەوەی ئاو بۆتە یەکێک لە مەسەلە گرنگەکانی ئاسایشی جیهان و تەنانەت دەوڵەتان لە ئێستادا ئاو دەکەنە هۆکارێکی هەڕەشە و شەڕ بەرامبەر بە دراوسێ و نەیارەکانیان. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی و بایەخی ئاو لە ژیانی مرۆڤدا دەکەین و دەپرسین ئاو چییە و چ گرنگیەکی بۆ ژیان و ژینگە و مرۆڤ هەیە؟ سەرچاوەکانی ئاوێکی تەندروست و سەلامەت بۆ کوردستان کامانن و لەکوێوە سەرچاوە دەگرن؟ هۆکارەکانی پیسبوونی ئاو چین؟ گرفتەکانی بەردەم ئاوی کوردستان کامانن؟ چۆن چارەسەری هۆکارەکانی پیسبوونی ئاو و گرفتەکانی بەردەمی بکەین؟ ڕۆڵی مرۆڤ چییە لە پیسکردن و دروستکردنی گرفت بۆ ئاو؟ ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر ئاراستەی میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا ساڵح نەجیب، مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری ژینگە دەکەم. مامۆستاگیان زۆر بەخێربێی بۆ بەرنامەی باسوخواز. سپاس بۆ بەڕێستان، ئامادەبوونن جێگەی ڕێز و سپاسنەوە. مامۆستا سەرتا پێم خۆشە لەو پرسیارە و دەست پێ بزانم ئاو چییە؟ بە چ شتێک دەگوترێ ئاو؟ ئایا ئێمە هەر شتێکی وەکۆڵێ لە دۆخی شلیا بوو لە ئێشت و ئۆ پێگات بێ پێی ئەگوترێ ئاو یام ئاو پێناسەیەک تایبەتیە بۆ جۆرێک لە جۆرە تایبەتیەکانی ئەم شلەیە؟ بەڵێ هەڵبەتە کاتێک کە باس لە ڕێگەزی ئاو ئەکرێت لە سیستەمی ژینگە، ئاو بریتە لە مادەیەکی سروشتی زۆر سادە لە پێکاتە، بەڵام لە ڕووی کیمیاویەوە یان نزیکەی 7-8 خەسڵەتی هەیە کە هیچ مادەیەکی تر نیەتی. بەڵێ ئەمە یعنی وەکو پێناسە ئێمە بزانین ئەم گردی ئاو تەنها لە 2 ئەتۆمی هایدرۆژین و لە 1 ئەتۆمی ئۆکسیژین پێکاتوە. ئەین زۆر سادەیە لە پێکاتە، بەڵام لە ڕووی با بڵێن گرنگی ئەمەنە پڕبایەخە کە هیچ مادەیەک نییە جێگرەوەی بێت. سەرباری ئەوەش ئەم ڕەگەزە ئەگەر بەهاتە لەسەر ئەم هەسارەیە بوونی نەبووایە وەکو هەسارەکانی تر، ئەنی ڕەگەزی ئاو هەوا و هەروەها خاکەمە 3 ڕەگەزی زۆر بنەڕەتی مادە نازیندۆکانی هەموو سیستمێکی ژینگەن. ئەو کاتە ئەم سیستمی ژینگەیەش وجودی نەبوو لەسەر بایۆسفیر، وجودی نەبوو، چکە ڕەگەزی کاڵین سیستمی ژینگە بە شێوەیەشی گشتی لە 2 جۆر پێکاتوە. پێکاتێکیان نازیندووە کە ڕەگەزە نازیندۆکان لەخۆگرێت، ئاو خاک هەوا با بڵێن هەورتیشقەیە ئەو ئەوانەی کە مرۆڤ دروستێکە، و ڕەگەزیشیان پێکاتە زیندۆکەیە کە ئەویش خۆی لە 3 جۆر ئەبینێتەوە کە بە بەرهەمهێنەر ڕووەکە، ئەنجا بخۆرە، ئێمە لە جۆری بخۆرەکانین، ئەنجا شیتەڵکەرە. مامۆستا مرۆڤ ئەتوانێت ئاو بەرهەم بێنێ وەکو جەنابەت ئاماژەیەکی نازانم خێرات پێدا، مرۆڤ ئەتوانێت ئەو ئاوەی کە پێویستە بۆ ژیان بۆ مانەوە بەرهەمی بێنێت؟ ئەتوانێت ئەو ئاوە بێنێ، بەس بەو ئاست و بەو ڕادەی کە ئەمڕۆ مرۆڤ پێویستیتی نەخێر، یعنی مادەیەکە جێگرەوەی نییە. ئەنجا ئێمە گە سەیری گرنگی ئەم مادەیە بکەین، یعنی لە ڕووی ژیانی لە ڕووی ژینگەی ئێمە خۆمانەگە تەماشای جستی. زۆر باش مامۆستا، دوایی باز لە گرنگی ئاوی وەکۆڵێ بۆ ژینگە و بۆ ژیان جەنابەت ئاماژەت بەوەدا کە ئاو 18 خەسڵەتی هەیە. ئەم خەسڵەتانە چین؟ ینی بۆ نمونە کە لە 2 توخمی هایدرۆژین و ئۆکسیجینێک پێگاتوە کەواتە خەسڵەتەکانی تری چین؟ ئایا ئەو خەسڵەتانەی یەکەم ئەم پێکاتێ ئەتوانێت بە 3 دۆخ لە سروشتا هەبێت، بە دۆخی هەڵمی یعنی گازی، بە دۆخی ڕەقی و بە دۆخی شلی. و سوود بینراوە لەم دۆخانە بەوەی کە سایکلێک دروست کرێ ناوی هایدرۆلۆجیکال سایکلە، هایدرۆلۆجیکال سایکلیا سووری ئاو لە سروشتا. ئەم ئاوە بۆ نمونە ئەمانەی تر سەرفەستەنشنی هەیە، بۆ نمونە بابەت توندی هەیە کە تۆ مەسەلە ئاوێکەکەیتە هەر دەفرێکەوە ئەبینیت ئەم ئاوە ڕووی چاڵ ئەبێت، یعنی ڕووی مستەوی نابێت.
گردی ئەم ئاوانە پێکەوە بەسراوە بە بۆندێک کە پێوتێ بۆندێکی هایدرۆجینی ئاو مادەیەکی توێنەری یونیڤەرسەڵە یعنی ئەتوانێت بڕێکی سۆر لە سروشت تەنانەت لە مادە کیمیاویەکان لە ناو مادەی ئاو بتێتەوە ئاو مادەیەکە گردەکانی جەمسەردارە سەرێکی با بڵێن بارگەی پۆزیتیڤی لەسرە موجەبی لەسرە سەرێکی بارگەی نەگەتیڤی لەسەر کەواتە ئەبێ هەموو ئاوێک ئەم هەژدە خەسڵەتەی تیابێ هەموو شتێک کە ناوی ئاو بێت طبیعی ئێمە با بڵێن ئەو هایدرۆجینە وکەوە ئاوە پێکەێنێت ئێمە سێنۆ هایدرۆجینمان هەیە سێنۆ هایدرۆجینمان هەیە لە ساڵ 99 نۆع هایدرۆجینێکە یعنی ئەمڕۆ توانێت لە پێکاتە جیاوازەکان لە ئایزۆتۆپەکان ئاوی جیاوازمان هەبێت مەسەلا ئاوی قورسمان هەبێت کە با بڵێن جۆری ئایزۆتۆپی نایترۆجین کە تیا بەکارێ جیاوازە لەوەی کە لەو ئاوەی کە لە سروشتیە بەڵێ هەموو ئاوێک ئەو خەسڵەتانەی تیا بەدی ئەکرێت و ئەو هۆکارانەشە کە ئەمڕۆ ئێمە کە پێ ینی با بڵێن علم بوونەوەرەکان پێناسە ئەکات ئەڵێ ئێمە هەمووی با بڵێن مرۆڤی ئاوین یا دروستبووی ئاوین یعنی ئەگەر ئاو نەبێت ینی ئەو ژیانی ئێمەش نابێ و بەردەوامی نابێت بە ساینس ئەڵێ we are all water creature یعنی ئێمە هەمووی دروستبووی ئاوین هەموو بوونەوەرەکان هەموو ئەو بوونەوەرانی کە لەسەر مەسارەیە کە نزیکەی زیاتر لە 8 ملیۆن بوونەوەر هەیە هەمووی پێکاتەی سەرێکی لە دروستکردنیە ئاوە ئەجا ئەم ئاوە ئەگەر تۆ سەیری پێکاتەکانی جستێکیت ئەوە دوایی بەڕێزت زۆر باش ماسەکەواتە جۆرەکانی ئاو کامان جەنابەت وتت ئاومان هەیە بەدەر لەو هەژدە خەسڵەتەی تێدایان بەزەوە جۆرێکی تریان پێگوترێ قورس کەواتە چەند جۆر ئاومان هەیە مرۆڤ وەکڵێ ئاشنا بوو بە چەند جۆر لە ئاو ئەو ئاوانەی کە ئێمە هەمانە بە پێی ئەو هایدرۆجینەی کە تۆت هەتە مەسەلە هایدرۆجینت هەیە دۆیتریۆم ئەمە یعنی یەک پرۆتۆن یەک نیوترۆنی تایە هایدرۆجینت پرۆتیۆم کە ئەمە ئاوی زۆری پێکێنێ ئەم هایدرۆجینەی لەم ئاوا هەیە لەم ئاوا هەیە یعنی با بڵێن پرۆتۆنێکی تایە بەس نیوترۆنی تیانە زۆرینەی ئەو ئاوەی کە لە سروشتا هەیە لەم جۆرەیە لەو هایدرۆجینەی تایە لەو ئایزۆتۆپەی تایە کە بە پرۆتۆنیۆم ناسراوە یعنی هایدرۆجینەکە پێکاتی ئەتۆمەکە یعنی پرۆتۆنی تایە بەڵام ناوکەکەی نیوترۆنی تیانە و لە دەرەوەی بەرجی هایدرۆجینەکە تەنها یەک ئەلکترۆن هەیە ئاوێکی کەمان هەیە کە پێوتێت تریتیۆم ئەمە ینی هایدرۆجینەکەی با بڵێن یەک پرۆتۆنی تایە بەڵام دوو نیوترۆنی تایە لەبەرەوە ماس نەمبەرەکەی ئەمە سێیە بەڵام ئەوەی یەکەم کە با بڵێن زۆری پێکاتی ئاوی سروشتی پێگەێنێت با بڵێن ئەمە پێوتێت ینی ماس نەمبەرەکەی یەکە چونکە هایدرۆجینەکەی تەنها پرۆتۆنیشی تیان نیوترۆنی تیانی حتا ماس نەمبەر بێ بە دوو کەواتە لەسەر جۆری ئایزۆتۆپەکان ئێمە ئەتوانین ئەم ئاوانە جیاوازن اینجا ئەگەر بین ئایزۆتۆپی ئۆکسسیجینەکانیش دروستکەی بگۆڕین ئۆکسسیجینیش کە باڵێن شانزەیە ئەویش ئایزۆتۆپی ئەتوانین لەم جۆرە ئایزۆتۆپانە ژمارەیەکی جیاوازی زۆر نزیکەی 40 جۆر ئاو دروستکەین بەڵام ئەم ئاوانە لە سروشتا بوونیان نییە لەبەرەوەی ئەو ئایزۆتۆپی کە بەبڕستم وت دۆیترۆم لەگەڵ تریتیۆم ئەمانە بوونیان دەگمەنە ینی زۆر کەمن لە سروشتا بەڵێ مامەساجاران بۆکڵێ لە منهەجی قوتابخانە و خوێندنگاکانە ئەمان خوێن کە لە جوگرافیایە کە لە 1970 وەکڵێ گردون ئاوە بەڵام لە ئێستاە هەستەکرێ وەکڵە جیهان لە بەردەم هەڕەشە و مەترسی بێ ئاویایە یان بۆ منە وڵاتێک وەکو لە پێشەکی شاماژەم پێدا وڵاتێک بە ئاو هەڕەشە لە دراوسێکی یا لە وڵاتێکی ترەکە ئایا هۆکارەکەی ئەوەیە ئەم لە 1970 پیس بووە یام ئەم لە 1970 جۆرێکە کە بە کەڵکی مرۆڤ نایە هۆکاری ئەم مەترسیە یا ئەم بەکارهێنانی ئاو وەکو هەڕەشە و مەترسیە بۆ وڵاتان بۆ گەلەکان لە چیەوە سەرچاوەی گرتووە ئەمە پرسیارێکی زۆر جوان من حەزەکەم لێرە ئاماژەیە بم کە ئەو دەرامەتەی ئەو بڕێی هەمانە لە ئاو بڕەکەی دیاریکراوە لە سەرم هەسارەیە بڕەکەی گۆڕانی تیانابێت بەڕووبەر لە ساح نزیکەی هەفتای ڕووی زەوید با بڵێن ڕووپۆش کردووە کە بە کیلۆمەتر ئەکاتە 362,000 کیلۆمەتر دووجا بە قەبارە ئەکاتە 1000 و نزیکەی 400 ملیۆن کیلۆمەتر سێجا بە قەبارە کەواتە ئەو بڕێ کە هەمانە با بڵێن لە نێوان ئەو سێ دۆخە جیاوازە خول ئەخوا و سوور ئەخوات
بەڵام ڕاستیەک هەیە کە زۆرینەی خەڵکی ئێمە پێی نازانێت ئەو ڕاستیە ئێمە وتمان بڕی ئاوی سروشتی لە طبیعەتە بە شێوەیەکی گشتی نزیکەی 1400 ملیۆنە کە ئەکاتە 1,400 ملیۆن بەڵام لەم بڕە ئاوە گەورەیە لەم بڕە ئاوە زۆرە تەنها 35 ملیۆنی ئاوی سازگارە 35 ملیۆنی باقیاتی 1365 ملیۆنەکەی بە ئاوی ناسازگار داڕێ چکە ئاستی خوێ هەتا نزیک لە سا 3.5 بەرزە تەنها مەگەر بۆ ملاحە بەکاربێت دوایە بۆ سیستمی ژینگەی ئاوی بەکاربێت ئەمما بۆ پێداویستی ژیانی ئینسان بەعمل لایە اینجا ئەم 35 ملیۆنەش ئەگەر بین بە دوای دابەشبوونی بکەین یعنی مەگەر بگەڕێنەوە لە سا هەفتاکە بکەین بە لە سا 100 سا هەفتاکە بکەین بە لە سا 100 9.5 ناسازگارە تەنها 2.5 سازگارە جاگەر بینین ئەم دوونیوە کە 35 ملیۆن کیلۆمەترە جارشکە دابەشبوونی بۆ بکەینەوە ئەم 35 ملیۆنە نزیکەی 20 ملیۆنی بریتە لە ئاوی سازگاری بەستەڵک کە لە جەمسەرەکان بوونیان هەیە لە جەمسەری خوار و یعنی بە شێوەی بەستەڵەکن و لە جەمسەری باشوور و باکوور ئارکتیک لەگەڵ ئەنت ئارکتیک لەم دوو جەمسەرە جایەکێکیش لەو کێشانەی کە ئەمڕۆ بە هۆکاری بە گەرمبوونی جیهان ئەو ئاوە سازگارە کە نزیکەی 20 ملیۆن کیلۆمەتر سێجایە لەژێر هەڕەشەی نەمانە بەتوانەوەی چونکە کولی ساڵێک وا مەزەندە ئەکرێت لە جەمسەری خوار و نزیکەی 91 گێگا تەن لەو بەستەڵەکە بتێتەوە لە جەمسەری سەرو 281 و پێت ئەڵێم لە ساڵی 1970 تا ئێستا کولی ساڵێک لە بەستەڵەکی بەتایبەتی سەرو لە بەستەڵەکی سەرو نزیکەی 135 ملیۆن کیلۆمەتر ساڵانە ئەتوێتەوە کە ئەمە گەورەترین کارەساتە گەورەترین خەسارەیە بۆ ئاوی سازگار کاتێک کە تێگەڵ بۆ ئاوە سوێرە بوو ئەنجا بەشی دوو هەم یعنی وتمان لەو 35 بیستی ئاوی بەستەڵەکە و لەژێر هەڕەشەی نەمانایە ئەنجا دەشی بریتێ لە ئاوی ژێرزەوی 2.5 ئاوی شێرزەویە تەنها 9 ملیۆن کیلۆمەترمان هەیە کیلۆمەتر سێجا ئاوی سازگاری لەبەر دەستایە کە مرۆڤ دەستی پێی ئەگا لە ڕووبارەکانایە لە دەریاچەکانایە با بڵێن لە دەریاچەکانایە لە هەڵمایە ئەمە تەنهایە اینجا ئەمڕۆ لە دوای ئەم زۆربوونی بەشەریەت وە خواستە جیاوازەکانی بۆ کشت و کاڵ بۆ پیشەسازی بۆ زانیاری بەڕێزت لە سا هەشتای ئاوی سازگار بۆ کشت و کاڵ بەکارێت لەو بڕێکە هەتە لەو بڕێکە هەتە مامۆستا پێشتر جەنابەت ئاماژەت ببوورە کە قسەکەت پێ بڕم پێشتر جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ئەو ڕێژەیە کە ڕووی زەویدا پۆشی لە سا 70 بۆ 71 گۆڕانی بەسەردانایە 100 ساڵی ڕابردوو 100 ساڵی داهاتووشە لەو ڕێژەیەمان هەیە بەڵام ئایا جیاواز گۆڕان ببوورە لە دۆخەکان ئەکرێ بەشێکی زۆری بێ بە بەستەڵک ئەکرێ بەشێکی زۆری بێ بە هەڵم یعنی گۆڕان باڵێن لە دۆخەکان بە ڕێژەی دۆخەکان ئەگۆڕێ بەڵام وەکو بڕ بەڵێ مەبەستم ئەوەیە گۆڕان لە بینی دوو ئاوەکە ئاوی سازگار و ناسازگار ئایا وەکوڵێت تێکەڵبوون هەیە لە نێوانیانە ئەکرێ ئەمیان کەمکەینەوە ئەم زیادکەین یا ئەم کەمکەینەوە ئەو زیادکەین یا ئەم دوو ڕێژێژ وەکۆ لە هیچ گۆڕانێکیان بەسەرانایە نەخێر ئەو ئاوەی کە ئەمڕۆ سازگارە بڕەکەی دیاری کراوە 10 ملیۆن دەولەدا 9 ملیۆن کیلۆمەتری لە ژێرزەویە کە ئەمڕۆ مرۆڤ دەستی پێگەیشتووە و لەگەڵەوەی کە دەستی پێشگەیشتووە 20 لە بەستەڵەکەکانایە یعنی 20 ملیۆن کیلۆمەتر کە ئەکاتە لە سا 68 ئاوی سازگار لە سا نزیکەی 68 ئاوی سازگار لە جەمسەرەکانە ئەوە مرۆڤ دەستی پێی ناگات وە لە چیز ئەچێتە توێتەوە ئەی چۆن مرۆڤ بتوانێت ئاوە ناسازگارەکە ئایا توانای هەیە ئاوی ناسازگار بگۆڕێ بەرەو ئاوی سازگار و سوودی لێ ببینێ یان لە بێدەسەڵاتە لە بەرامبەریە نەخێر یەکەم ینی بۆ وڵاتێک گەر دوور بێت لەسەر چاوەکانی ئاوی مەسەلەوەکو ئۆقیانوسەکان دەریاکان لەکوێوە ئاو بێنێت هەتا سازگاری کا پێی بگات دەستی پێ بکات وڵاتێکی وەکو سعودیە وڵاتی وەکو ئیمارات لەسەر ئاوی دەریایە لەسەر ئاوی بەحرە ئایا توانێت ئاو ناسازگارەکەی بکات بە ئاوی سازگار نەخێر تەنها ئەستا مەسەلە یەکێک لەو بیرکردنەوەی کە کردویانە یانەوێ مەسەلە شاخی بەفرین بکڕن یعنی بیهێنن بۆ ناوچەی خۆیان حتا بێ بەسەر چاوەی ئەم ئاوە ناسازگارە چ سوودێک بۆ بە مرۆڤ ئەگەینێت چ سوودێکی بۆ مرۆڤ و وەکوڵێ بوارە ژینگەی و ژیانیەکە بێ یەکەم وەکو با بڵێن
وەسەتێک بۆ هاتوچۆ ئەمڕۆ تۆ ئەبینین بەشێکی زۆرت لە ئامرازی هاتوچۆت لەو ئاوایە چونکە چڕێکەی زۆرە چڕێکی زۆرە دوایی ئەوە هەندێ بوونەوەرت هەیە زیینەوەرت هەیە خەسڵەتیان با بڵێن تەبیعەتیان ئەتوانن لەگەڵ ئەو ژینگانە بگونجێ وەتەنها لەو ژینگانە ئەژین کەواتە سەرچاوەن دەرامەتن بێژگەلەوەی کە خۆی سەرچاوەیە بۆ هاتوچۆ سەرچاوەیە با بڵێن بۆەوەی کە ئیسیفادەی ئەو ئاوە ناسازگارە ئەوەی کە با بڵێن بەهۆی تیشکی ڕۆژەوە بەشێکی لێ زۆری لێ ئەبێ بە هەڵم ئەم هەڵمە هەڵ ئەکات بەپێی ئاراستەی باکان بە ئاراستە جیاواکەزەکان لێ بە ئاسمانە چێ ئەبێ بە باران و لەسەر ناوچەکان دابارینی بۆ بێت کەواتە لەمێ ئێمە ئیسیفادە ئەکەین یعنی لەم ئاوە ناسیا سازگاری ئەگەر بهاتەیە بەو بڕەبوونی نەبووە بەو بڕەبوونی نەبووە هەڵبەتە ئێمە ئەو بڕە سازگاری کە هەمانە ساڵ لە دوای ساڵ با بڵێن لە کەمی ئەبوو کەواتە ئەوەی بەڵەنسی ئەم حاڵی ڕاگرتووە ئەو دۆخە جیاوازانەتی ئەو پانتاییە زۆرەیە و ئەو لێ بوون بە هەڵمەیە بۆەوەی کە دائیمە ئەم ئاوە لە خۆنیۆکردنەوە بێت خۆنیۆکردنەوە بێت و ژیانەکان لەسەر ناوچە جیاوازەکان لەسەر پانتایە جوگرافیا جیاوازەکان بەردەوامی هەبێت. بەڵێ ماوەسەکەواتە ئەو هەڕەشەی کە من ئاماژەم پێدا وڵاتێک بەرامبەر بە وڵاتێ بەرامبەر بە دراوسەکەی بەرامبەر بە نەیارەکەی ئاو وەکو کارتێکی باڵانزیا و کارتێکی فشار بەکارێنێ ئەم هەڕەشەی ڕاست و واقعیە بەڵێ کەواتە جیهان لە بەردەم مەترسیەکی وەکوڵێ هەڕەشە ئامێزدایە بەڵێ ینی بەشێک ئەمڕۆ وەکو با بڵێن ڕاستیەک وەکو حقەتێک ینی ئاسایشی هەموو نەتەوەیەک ینی بێجگە لە خۆراک کە پێوەی بەندە دوو هەم بە دوایە کەیت ئاسایشی ئاوە ئەگەر تۆ نەتوانانی ئاسایشی ئاوی خۆت پارێزگاری بکەیت و سامانە سروشتیەکان و سەرچاوەکانت دەستی پێوەگریت و پلان و سیاسەیەکی تەندروستی بەجێت نەبێ بۆ بەکارهێنانی بە تاکید ماڵکە وێرانی بۆ دووسە بێ ئێمە گەبگەڕنەوە بۆ ئاوەی کە با بڵێن سەرچاوەیە بۆ خۆمان ئێمە با بڵێن ناوچەی خۆمان هەرێمی کوردستان هیچ با بڵێن سنوورێکی ئاویمان نییە هیچ دەریایەکەەوە نزیک نین لە هیچ دەریاکەون لە هیچ ئۆقیانوسێکەوە نزیک نین تەنها شتێک کە مڵکایەتی بۆ ئێمە بێت ئاوی بارانەکە لەسەر خاکەکەمانە بارێت ئەم ئاوە مڵکایەتی لەگەڵ لە وەڵامی ئەم پرسیاردا دوو شتیترم بۆ دروست بوو یەکەم باسی کوردستان کرد کوردستان لەکوێ ئەو هەڕەشەدایە ئایا هەڕەشەی ئاو گرتنەوە و کەمبوونەوەی ئاوی لەسرە لەکوێوە ئەم هەڕەشەی لێ ئەکرێ چۆن بتوانێت لە بەردەم ئەم هەڕەشا خۆی بپارێزێت بەڵێ یعنی وەکو ڕاستیەک ئێمە ینی بۆ ئەم مەسئلەیە شتێکمان هەیە کە پێوتە وەتەر سکارستی بەداخەوە بە کوردی ئەم چەمکە ئەبێ بە سێ بەش ئەبێ بە وەتەر سترێس ینی با بڵێن فشاری ئاو لەگەڵ کەمی ئاو وەتەر شۆرتێج لەگەڵ وەتەر ئەزمەی ئاو وەتەر کریسس ئەمڕۆ لە کۆی ١٩٠ و تقریبا 6 وڵات لە عالەمە 47 وڵاتی لە بەردەم هەڕەشەی ئەزمەی ئاوە یەکێک لە وڵاتانە عێراقە بێگومان ئەبێ ئێمە ئەو ڕاستیە بزانین ئەو بەشە بارانەی کە لەسەر پانتایی کوردستان ئەبارێ ئەگەر سیاسەیەکی تەندروست هەبێ بە کۆکردنەوەی کە پێوتێت با بڵێن ڕێگایەک پێوترێ درێنەی ئاو وەتەر هارفێستی لە ڕێگەی بەنداوی بۆ بکرێت بەنداوی بۆ بکرێت ڕێگری بکرێت لەوەی کەم ئاوانە با بڵێن بە سەرفێس ڕێن ئەو ڤڕوا و لە دەستچێ و لە چیسێ و لەو جێگایانە کۆ بکرێتەوە هەر وەکوەی کە لە وڵاتێکی وەکو مەسر یعنی تەنها نزیکەی 120 ملیم بارانیان هەیە لەو پانتایانە یعنی چکە ئاوی نزیکن لە ئاوی بەحرەوە بەس ئاوەکان بە عەمەل لە ئەم 120 ملیمەی کە ئەبارێت تەنانەت با بڵێن فەلاحە ئەو فەلاحانەی کە ئەو جوتیارانەی کە ئێمە زۆر بە سادە و ساکاری بین ئەم جوتیارانە ئەو پانتایە ئاوە ئەو شوێنانەی کە هەیەە ئەم ئاوەی کە لەسەر خاکەکەیان ئەباتێت دوورینەی ئەکەن کۆی ئەکەنەوە هەمووی لە چاڵە کاکۆ ئەکەنەوە تەواوی با بڵێن وەرزی بێبارانی و بێ ئاویان بەو ئاوەی کە کۆیان کردێتەوە بەڕێوەی ئەبن بۆ پێداویستی ژیانیان بۆ پێداویستی با بڵێن ئاژەڵیان بۆ پێداویستی کشتتوکاڵیان بەڵام بەداخەوە لە واقعی ئێمە هەتا ئێستا بیر لەو مەوزوعە نەکراوە جا بەڕاستی ئێمە بەشێکی زۆر لەو ڕووبارانەی کە هەمانە چێ زەی گەورە چ ڕووباری سیروان سەرچاوی بنەڕەتیم ئاوانە لە تووچاو لە ئێرانەوەیت لە تووچاو ئێران ئێمە ینی ئەمە حقەتێکە بێ پێی لێ بنێ کەواتە لە هەرە گەرەکەم دوو وڵاتە توانن کارتێکی فشار بەکارمان بێژمان بەکار وەکو کارتێکی فشار ئەتوانن چی ویست و مەرامی خۆیان هەیە لەسەر ئێمە جێبەجێ بکەن لەو کاتێک کە ئێمە ئێرادەیەکی پۆڵاین و بە قووەتمان نییە وەکو ئەوەی کە نەکیانی نەدەوڵەتین و نەتێگەشتیشمان هەیە بۆ گرنگجی ئاو نەشتوانین بەو شێوەیە ململانێ لەگەڵ ئەم دوو زلهێزە بکەین ئەبینن بە ئارزوو خۆیان چەندەها بەنداویان کردووە
ولا كاتك أمانة مثلا اتفاقات النيو دولتي بيه كبابلن أما أبي أبواء إسا حكومتي هريم كوميسيوني شي دروس كده كوميسيوني لكساني شهرزا اللي هاتو كاتك أتشن بوقسا كردن يعني بويد أمسر تشاوانا إيما اللي ما نقرن سواء وابش من يكي كسر تشاوي آيو سيروان لصا بنجاو شخص اللي بجيرت لصا بنجاو شخص اللي بجيرت تشيت أمينتو بيكي تدر بندخان بله ما مساكواتا باز لگرنگی أو بو بواري جينگو جيان بۆ مرۆڤ ئاو چ گرنگیەکێ کاتێک بۆ وڵاتێک وەکوڵێ ئەوەندە بە گرنگی و ئەهمیێتەوە لە ئاو ئەڕوانە وەکوڵێ نەوت لە چاویان هیچ نییە کاتێک ئێمە لە وڵاتی خۆمانە شەڕی نەوتەکەین بەڵام لەولاوە سەیرەکەی وڵاتان بە ئاو ئەتوان ئەم شەڕەشمان لێ ببەنەوە کەواتە ئەپرسم ئاو چ گرنگیەکی بۆ مرۆڤ بۆ ژینگە بۆ زیندەوەر بۆ ئەم سروشتەی ئێمە هەیە ئەمەش یعنی بەڕاستی پرسیارێکی جوانە با ئێمە لە خودی خۆمانەوە بین لە خودی خۆمانەوە ئێمە ئەگەر وەزنمان يعني بو ام 80 من اگر وزن من 100 كيلو بيت شصتي اوه اگر بيت ام شصت بيبه بنجا حتشي خانه كان هي بروبو كان واجت او كاتبر دوامي جيان منابت دعاء اوه حتشي او ماده باشرواني كم بابن عملي فيسيولوجي وعملي ميتابوليزم كلا جسما ابي ام باشرواني كنا اجوزته اما اوه حتشي خوراكه يعني كأجهزته ولا خوراك وأكسجين كي أجهزته لصا هشتاي خون قهوة لصا نوتي السيكان مان قهوة لصا بابلين حفتاي مشك مان قهوة أما بو 80 من بلان بو 80 من عليك حتى لصا هشتاي قهوة كواتا أجر بيت أمبر اللجستي كما بيته يعني أم جست أم سانا بوجته بدوامي جاي نابي بو الروك بتايبتي صوزوات سرو صينو بينجي قهوة باشا كواتا أجر أم صينو بينجي فراهم نبيت بو جياني أو يعني بردوامي جياني الروك نابت انجا يمسر راستيشي تد اما وكو باق جرينجي جاني بو من كاتك برهمي كشتوكالي دروس ابيت بله يعني او جستمي بيكينا او باكروي بو جستم او تونر يعني مادهشي تونر بو حتشي او ماده بابلين كبيستي بتوانو او اتوتو انجا من رجعنا بيستم باو خارنو بيستم بخوشتنا اما انا همي باو روجانا بيستن ببرهمي خوراكيه من حزكم راسيك ببرز ظلم بريك هي اللي او كشاراوي بو ايم روجانا بكاريني كس لايم بينا زالت بو نمونه يعني 1 كيلو غوشتي مريشك حتى يتبرهم نزيكي 4000 بو 5000 لتر اويت 1 كيلو جنم كايم يكين بنان يعني اما الروجان بنانه تواني مشي روجا عائله 2 كيلو نانا خو 2 كيلو نا او 2 كيلو نانا كو عائله خو هر كيلو لو جن ما هاتو تبرهم وماوي لحوما هش ما يستوى كايما قيدي ناساني كراو بهوير كراو بهوير وكراو بارد وماويش يعني لما ويش يعني او جن ما نزيكي 1500 لتر 1 كيلو جن بدوتي 1 كيلو گۆشتی گوێرەکە نزیکەی 10,000 لتر ئاوێ 10,000 بۆ نزیکەی 50,000 لتر ئەوێ کیلۆیە برنج کە ئێمە ڕۆژانە برنجە خۆین و بەشێکی لێفڕێن نزیکەی 5,000 لتر ویستووە کەواتە ئەگەر خێزانێک ئەگەر بڵین کیلۆیە نان بخوا لە ڕۆژێکە کیلۆیە نان کیلۆیە برنج یەک مریشک بخوا یعنی ئەو ڕۆژە دەم تەنکی 1 متر مکعبی ئاوی بەکارهێناوە بە خۆشی ناسانێت بێجگە لەو 200-300 لترێک کە بۆ خۆشتن و بۆ خواردنەوە بۆ چێشتێنان بەکارهێناوە كواتا اجرم اون نبي بوشيان مان يعني اما جياني اما ندروس ابد نبردوامه ولا سيكتر كاني ترك شتوكالي لصاح هشتاي اي سازجر وكشتوكال بكاريت اتشتو برهماني كبيمتي بيش اساسي هيش بيش اساسي ببيع اورات تنا انا درهناني او نوتي كدرهيت لبنزوي اجر او نبينات واني دريت كواتا ببيبوني ام ماده ژیان مستحیلە دروست بێ و بەردەوامی هەبێت بەڵێ مامۆستا باسمان لەوە کرد کە وڵاتانی بۆمنە دنیا وڵاتە پێشکەوتەکان لەگەڵ بوونی ئەو هەموو بەندا و ڕووبار و زەریا و دەریایە هێشتا مەترسی ئەم هەڕەشەیان لەسەر ئەم هەڕەشە مەترسیە بۆ سەر ئاسایشی وڵاتیان کورد هیچ بەندا و بۆمنە ڕووبارێکی وامانە ئەوەش کە هەمان بۆمنە لە هەردوو وڵاتی ئێران و تورکیا و هەڵدەقڵێ و دێتە نێو کوردستانەوە کەواتە مەترسیەکە بۆ کورد ئێجگار گەورەترە چۆن ئەم مەترسیە وەکوڵێ چارەسەر بکەین چۆن بۆمنە وا بکەین لە داهاتووە لە 100 ساڵی تر بێت 200 ساڵی تر بێت کورد ئەم مەترسیە ڕوبەڕوو نەکرێتەوە بێگومان یعنی ئەبێ ئێمە بۆ بەڕێوەبردنی ئاو بۆ ئیداری ئاو سیاسەتمان هەبێت سێ نقطەی بنەڕەتی هەیە کە تۆ بێت ینی با بڵێن ڕەچاوی کرد یەکەم سەلیقەی بەکارهێنانی ئاو
سلیقەی بەکارهێنانی ئاو. ئێستا هاوڵاتێکی مۆزەمبیق لە ڕۆژێت کات 10 لیتر ئاو بەکارهێنێت. وەکو ڕاستێکیش من حەزەکەم بە بەڕێزت بڵێم لە ساڵی 2010 بە 28 حوتی 2010 بە بڕیاری 64 لەسەر 292 نەتەوە یەکگرتوەکان مافی مرۆڤی دیاری کردووە بۆ ئاو و ئەو مافە مرۆڤە 5 بڕگەی بنەڕەتی دیاری کردووە. هەموو هاوڵاتی مافی خۆیەتی کە ئاوی سازگاری پێ بگات تا ژیانی بەردەوام بێ و ئەکسێسیشی هەبێت تەوالەتێکی تەندروستی لەبەردەسا بێت. چونکە ئەمڕۆ لە عالەمە لە کۆی 7 ملیار 1 ملیار و 800 ملیۆن تەوالێتی نییە بۆ بەکارهێنان. ئەنجا ئەو سیاسەتەی کەمە بەستمانە ئێمە بۆ هەرێمی کوردستان ڕەچاویکەین یەکەم سەلیقەی بەکارهێنان. یعنی ئەبینم هاوڵاتیەک ژیانی لە مۆزمبیق بە 10 لیتر ئاو بەڕێوە ئەچێت بەس لای ئێمە گەر تەماشاکەی هاوڵاتێک نزیکەی 400-500 لیتر ئاو بەکارهێنێت. ئەگەرتە بۆچی؟ ئەگەرتە بۆی کە یەکەم سیاسەتی بەڕێوەبردن نییە، یعنی لەوەی کە ئەم هاوڵاتی وشیار کردێتەوە ئەو ئاوە بەکارنێنێ بم هێشتا ئەم بایەخ و گرنگێژ لای تاکی کوردەوە دروست نەبوو. نەخێر ئەزانین یەکەم وشیاری بۆی نییە، وشاری بۆی نیە، ئەمە وشاری ژینگەیمان نییە. دووهەمیش بە ئێستاوە بگرە تاوەکو ئێستا، یعنی ساڵهای ساڵە چاوەڕێکەین و یعنی با بڵێن پێوەریان بە خەڵک کڕی و پێوەریان بە خەڵکدانە ئەو پێوەڕیان بەگەڕ نەخست تاوەکو یعنی خەڵکەکەی لێ ئاگابێتەوە بە پێی ئەو ئاستەی بەکاری ئەبات، یعنی دەستگرتن بە ئاوکە. ئەمە چارەسەرێک. دووهەمیش ئێمە پێویستە ینی هەچی سەرچاوە ئاویەکانمان هەیە لە پاراستن، یعنی لە پیسبوون بیپارێزین. لە هیچ دنیایەکان نییە تۆ پاشەڕۆی ئاوی پیست کە پێوتە بلاکوەتەر، ئاوی بلاکوەتەر یعنی پاشەڕۆی یعنی میتاپۆلیزمی ئینسانی تێچێت، یعنی هەچ پاشەڕۆی ئینسان هەیە تێچێ بیت ئەم ئاو بکەیتە سەر چاوە پاکەکانت. من لە هیچ دنیایەکە ئەمە نییە. هەر بۆیشە ئەم ساڵ نەتەوەی گرتوەکان یعنی کە لە ڕۆژی جیهانی ئەو تەوەرەی یعنی ئەو باسی یا ئەو دروشمەی کە دیاریان کرد جدی بوو لە ئاوی پاشەڕۆ. ئەبێ ئاوی پاشەڕۆ یەکەم سەرچاوەکانی پێپیس نەکرێت، سەرچاوەکانی پێپیس نەکرێت، دوای ڕاستەوخۆ بەکارنێ بۆ کشت و کاڵ. ئەم دوو کێشەیە هەردووشی لای ئێمەیە. یەکەم ئاوی پاشەڕۆ ڕاستەوخۆ بەکارێنین بۆ کشت و کاڵ، بەرەمی کشت و کاڵی. دوایش ئەوەی لێمان زیابێ ئەیکەینە سەرچاوی دەرمەنیخانیشەوە و دوکانیش و سەرچاوەکانی تر. ئەمە خۆی کارەساتە. بۆ بەکارهێنانی ئەم ئاوی پاشەڕۆیە، ئەم ئاوە پیسە بۆ کشت و کاڵ کاریگەری لەسەر کشت و کاڵەکە هەیە، مەترسیەکە لە چیایە؟ لەسەر چەندەها مەترسی هەیە. ئەم ئاوە یعنی چەندەها پێکاتی کیمیاوی هەیە، چەندەها پێکاتی نەخۆشی بەکتری، ڤایرۆسی، تۆفەیلی، کرمی، ئەمانی هەموو تایە. ئەنجا هەچی ئەو پێکاتانەی لەم ئاوایە ڕۆک فلتەری نییە، تەنها ئەو پێداویستە خۆراکیانە بخاتە جستەوە بیخاتە شانەکانیەوە بیکاتە بەرهەمەکەیەوە. هەرچی لەو ئاوا هەبێ و کە قابلی هەڵمژین بێت ڕۆک هەڵیمژێ و کۆی ئەکاتەوە، کۆی ئەکاتەوە لە گەڵاکانە، کۆی ئەکاتەوە لە قەدەکەیە، کۆی ئەکاتەوە لە بەرهەمەکەیە. کەواتە ئەو پیسەی کە لە ئاوەکە هەبوو چوە بەرهەمی ڕۆکەکەوە، لە بەرهەمی ڕۆکەوە کاتێک کە مرۆڤ بەکارهێنێ تێکەڵ بەجستەی بوو لە چوارچێوەیەکە کە پێوتە زنجیرەی خۆراک. زۆر باش. مامۆستا باز لە گرفتەکانی ئاو لەگەڵ گرفتەکانیشە هۆکارەکانی پیسبوونی ئاو بکەین. بە شێوەیەکی گشتی ئاو کۆمەڵێک گرفت و هۆکاری پیسبوونی ڕوبەڕوو ئەبێتەوە. ئەم گرفت و هۆکارانە کامانن؟ یەکێ لە هۆرە هۆکارەکانی با بڵێن پیسبوونی ئاو زیابوونی ژمارەی دانیشتوانە. یعنی ئێمە بەشێکی لەوەی کە ینی ماشەڵڵامان لەبێ وەکو کەرێشک زامان کردووە و عالەمیش وەکو کەرێشک زای کردووە. حەزەکەم نمونەی بە بەڕێزت بڵم هەتا ساڵی 1900 لەو کاتێک کە یەکەم مەخلوقی بەشەری لەسەر مەزارێ دروست بووە، ژمارەی دانیشتوانی سەر هەساری زەوی ملیارێک و 600 ملیۆن بوو. ملیارێک و 600 ملیۆن بە 200 ملیۆن ساڵ، یعنی بە 200 ملیۆن ساڵ وەکوی کە زانست پێ لە 170 ساڵە 5 ملیار و نیو خەڵک زای کردووە. باشە ئەم خەڵقە یعنی بەشەرە پێداویستی ژیانی هەیە، خۆراکی ئەوێ. لەگەڵەوەش زۆرترین شەڕەکانی مێژووی بەشەرێت کەوتە ئەم 170 ساڵە قڕکردنی مرۆڤ و هەمووی کەوتتە ئەمە کەواتەیەکێ لە هۆکارەکانت ئەوەیە. دووهەم تەکنیک و تەکنۆلۆژیاکان ئەمە تۆ بۆ پێداویستی بەشەری یعنی خواستە فەنتازیەکانی دوایە خواستە ژیانەکانی ئەمانە هەمووی ئاو بەکارەبات کە بەکارێبات لەگەڵی شات ئەوەی بەکارێنێ بەبێ سەروبەر بەکارێنێت لەگەڵیشە پاشەڕۆی ئاوەکەی تێکەڵ بەسەر چاوەکانی تر ئەکات.
بێ هیچ پلانێکی بەڕێوەبردن هەبێت ئەمە خاڵی دووهم. خاڵی سێهەم لە هەمووی گرنگتر ئەمڕۆ گۆڕانی کەش و هەوا بەهۆی بەگەرمبوونی گیان و هەمووی مرۆڤ لەمانە بەرپرسە و سەرکێشە، هەمووی مرۆڤ هۆکارە. ئەمڕۆ کە با بڵێن جیهان بەگەرم بوو هەندێک ناوچە هەیە کە با بڵێن خەسڵەتی وا هەبوو لە ساڵێکە 200 ملیمی لێ بارێت، ئەو 200 ملیمە وای لێ هاتووە 100 ملیم کەواتە ئەم ناوچەیە تووشی چی بووە؟ تووشی قەیرانی ئاو، تووشی وەتەر سکارستی، یعنی ئەو ئاوە سازگارەی کە هەیەی با بڵێن ڕووپۆشی پێداویستی ژیانی تەواوی ساڵەکە ناکات کەواتە تووشی قەیران بووە کە قەیران بوو ئینسان چێکات؟ سەرکێشی زیاترەکە پەل بۆ ئاوی ژێرزەوی هاوشێت لە کاتێکە ئاوی ژێرزەوی ئەمە خەزینێکی استراتیژیە تەنها ئەبێت لە کاتی زۆر با بڵێن پێداویستی لە کاتی زۆر پارە تۆ دەسی بۆ بەریت. تۆ ئەبینیت لە هەرێمی کوردستان نزیکەی بە مەجموع لە هەرێمی کوردستان ئەمڕۆ لە سای حکومەتی هەرێمە زیاتر لە 30,000 بیر لێراوە بیری ئرتیوازی لیاوە کە نیوەی هەر مۆڵەتی. ویستم ئاماژە بۆ بکەم مامۆستاکەواتە زیانی ئەم بیرە ئرتیوازیە لە چیدایە؟ ئەم ئاوە ڕێژەیەکی هەیە و کەم ئەکایان بۆ منە مەترسیەکە لە چیدایە؟ ئەم هەموو بیرە ئرتیوازیە بەتایبەت هەر کەسێ بۆ من دۆنمێ باخ دروزەکە بیرێکی بۆ دروزەکە، ینی ئەمە کەس بە هینی کەسیش خۆڵ ناکاوەک بڵێ لە ماڵە دراوسەکەمە ئاو دێنم بە بیرێک بۆ هەردووکمان بێ. مەترسی ئەم بیرانە لە چیدایە؟ مەترسی ئەم بیرانە لەوەیە کە ئەم ئاوانە تۆ مەسەلە گەرهات يعني باڵێن لە زانستی ژینگە چەمچێکەیە پێوترێت مەسات مشتەرەکە تراجدی ئۆف کۆماز کە مڵکی گشتی بوو، هەوا مڵکی گشتیە، مڵکی کەسێک نییە. ئەو ئەوەی کە کەسێک لە بیرێک دەری ئیهێنێت لە ماڵەکەیە تەنها لەژێر ڕووبەری خانۆکەی ئەو نییە، بەڵکو ڕەوانێت 10 ماڵ بەولاوە 20 ماڵ ئاوی ناوچێشی زۆر کۆبێتەوە لەو بیرا ئەو بەکارێنێ بۆ ویستی خۆی. جاری وایە ئاوە بیرا کاتەوە بە کەیفی خۆی بەکارێنێ کە بەکاری هێناو کردێ سەر جادە ئەم ئاوە تێکەڵ ئەکا بە چەندەها پێکاتەی پیس تووشی پیسبوونیەکات. ئەمەیەک. دووهەم ئەم ئاوە خەزینێکی استراتیژیە، ساڵ دوێ ساڵ ئاستەکەی دائەبەسێت. يعني چۆن ئێستا ئەمڕۆ گەورەترین دەستگا ئاکادمی عالمیەکان جیهان لەوایە ئەڵێ ئەو بەفرەی کە ئەتوێتەوە زۆر زیاتر لەوەی کە ئەبارێت و پێشبینی ئەکرێت، ینی لە چەند ساڵێکی داهاتووە با بڵێن بەستەڵەکی سەرەوە تەواو بەفریتیانە بێنێت. هەمان ئەو کێشەیە ڕوو لە ناوچەکانی ئەمەکە ئاستی ئاوی ژێرزەوی ئاستەکەی دائەبەسێت. جا ئێ ڕاستیەک هەیە بێبیزانێت چەندەها ڕووەکی سروشتی و ناوچەی سروشتیم هەیە. ڕووەکە سروشتەکانی پشتبەستن بە ئاوی ژێرزەوی بە درێژایی 4 مانگی بێ ئاودان بێ باران ئەم ڕووەکە خۆی لە ناخی زەوی ڕێگەکانی بە قوڵایی ئەبات ئاو دەهێنێتە دەرەوە بۆی کە ژیانی بەردەوام بێ. حەچی ئەو ڕووەکانە هەیە کە ئاستی ئاوی ژێرزەوی دابەستی و ئاو قوڵایەکەی زۆر بوو ئەم ڕۆکانێتە ڕێگەکانی پێنەگە هەموو وشکێک. بەڵێ مامۆستا لە فەرمودەی پێغەمبەری ئیسلامدا صلی الله علیه وسلم هاتووە کە بارانی هیچ ساڵێ لە هیچ ساڵێک تر جیاواز نییە، وەکوڵێ هەموو ساڵی یەک ڕێژە باران. ئەو قسەی جەنابیش پژڕاز دەکاتەوە کە جەنابت فەرمود ئەو ڕێژەی لە سا هەفتایەکە هیچ گۆڕانێکی بەسەرا نایە. لە هەرێمی کوردستانە 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ بەر لە ئێستا بەر لە ڕاپەڕین سەیرمانە کرد گوندەکانی کوردستان وەکوڵ ئاوێکی سازگار لە کانیەکانەوە ئاهاتە دەرەوە، بەڵام لە ئێستا هەست دەکرێ سەیرەکەین زۆربەی کانیاوەکانی کوردستان وشک بوون. هۆکاری ئەم وشک بوونە کاتێک کە ئێمە فەرمودەیەک و قسەی جەناب دەینەوە کە هیچ ئاوێک ئاوی باراناوی ئاسمان هیچ کەم ناکە هۆکاری وشکبوونی کانیاوەکان بۆ چێگەڕێتەوە. ئەم بیری ئرتیوازی و دروستکردنی بیرە تا چەند پەیوەندی بەوە هەیە کە لە شاخەکانە لە گوندەکانە کانیاوەکان بەرە وشکبوون ببە؟ بێگومان ئاستەکەی کەم ناکات، بەڵام دابەشبوونەکەی لەسەر با بڵێن پانتایی جوغرافی جیاواز لە شوێنێکەوە بۆ شوێنێک ترە گۆڕێ. يعني ساڵان يعني ئەو بەفرانی کە لە زستانە لای ئێمە ئەباری ئەو بەفرانی کە لای ئێمە باری ئاستەکەی بە ئاستێک بوو هەموو کاتێ ڕیچارجی ئاوی ژێرزەوی ئەکردەوە کانی و کارێزەکانمان بەردەوام ئەبوو و خەڵقیش ئەوە نەدەسی بۆ ئاوی ژێرزەوی نەئابد لەبەرەوە کانی و کارێزەکانمان بەردەوام ئەبوو. بەڵام ئەمڕۆ یەکەم کەش و هەوات لێ گۆڕاوە، دووهەمیش سەرکێشی خەڵک بۆ بەدەستێنانی ئاو دەستکەوتنی ئاو زای کردووە. ئەمە خاڵێک. خاڵی دووهەم ئەو چالاکیە پیشەزازانەی کە ئەکرێت
ئەو چالێکی پیشتزانێت زانەی کردێ دەرهێنانی نەوت با بڵێن کارگەی چیمەنتۆکان لە ناوچەی بازیان بە هۆکاری ئەو پرۆسە جیاوازانەی کە ئەکرێت و ئەو تەقینەوانەی کە ئەیکەن چەندەها چینی جیۆلۆجیت بۆ تێکەیات ڕێچکەی ئاوەکەت لێ ئەگۆڕێت بێجگە لەوەی کە خۆیان بەشێکی زۆر لەو کانیوکانە ینی ئەو کارگانە کارگەی وایە مەسەلە چەندەها بیری کردووە ئەجا چەندەها تەقینەوەش ئەکات و خاک و ناوچەی سروشتیت بۆ ئەبا ئەیکا بە کەرەسەی چیمەندۆکە هەل لەو ناوچەی بازیانە چەندەهانی کانی و کارێزت لە بوونا نەماوە ڕێچکەی ئەم کانی و کارێزانەی کە هەبوو مەسەلە کە دوای ئەوەی کەم شارە دامەزرا چەندەها شاری سلێمانی ناسا بووی کە چەندەها کارێزی هەبوو ئەمانە هەمووی با بڵێن ڕێچکەی هەبوو لە شێرەوە لە دوای ئەوەی کە ئەم بینا قوڵانە کراوە ئەمەی فاوندیشنی زۆر بە قوڵا بۆ چوو هەمووی تێکیدا هەمووی شێوێندا هەمووی لەدەست چوو سەربارەوەی کە زۆر بەکارە بێرێتی وازی هات اینجا ئەمانەش هەمووی مەساراتی تێک چوو و بەشێکی زۆری ئێستا تێکەڵ بە ئاوی زێراب ئەبێت کەوانە کۆی ئەمانە کۆی ئەم فاکتەرانە هەمووی هۆکارن بۆی کە بەشێکی زۆر ئێمە لە سەرچاوە ئاوێ سروشتەکانمان لە کانی و کارێزەکانی کە با بڵێن ئەم شارەی پێناسا بوو ئێستا هەمووی تووشی وشکی بوو تووشی لە دەستچوون بووە بەڵێ مامۆستا ساڵانە وەکوڵێ لە سایی ئاوی پیس و پڕ لە خەڵتە و ئەمەوە ئێستا خەڵک پەیدا بووە وەکوڵێ کار و کەسابەتی بریتە لە پاکردنەوەی تەنکی ئاوی ماڵان ساڵانە کە سەری نێو تەنکی ماڵانەکەی توێژاڵێک لە قەوزە و لە قوڕا و شتی پیس وەکوڵێ تەنکیەکەی داپۆشیوە کەواتە ئاوی خواردنەوەی ماڵان ئەو ئاوەی کە خەڵک بەتایبەت لە شاری سلێمانی ئەیخواتەوە لە چ دۆخێکدایە ئایا ئاوێکی تەندروستە یان پڕ لە مەترسی و نەخۆشیە ڕاستیە بۆی کە ئێمە بڕیار بین جارە من کە وەکو بەبرستم وت یعنی نەتەوەیە گرتوەکان لە ساڵی 2010 مافی هەموو مرۆڤێکی دیاری کردو بۆی کە دەستکەوتنی بۆ ئاو لە 5 ڕۆ وەکو پێویست بێت کاتێک کە من باس لە ئاوێکی تەندروست ئەەکەم ئەبێ جارە لە ڕووی فیزیاوی ئەم ئاوە بێبۆن بێت بێڕەنگ بێت بێتام بێت هەمووکو مادێژی سروشتی ئەم سێ خەسڵەتەی هەیە دوایەوە پێکاتەی سروشتی ئەوەی کە تایەتی کۆمەڵی پێکاتەی باڵێن کانزاییە کە تایەتی بەڵام ئەمڕۆ بە هۆکاری ئەوەی کە چەندەها پێکاتەی پیس کە مرۆڤ بەکارێن ئەمانە تێکەڵ بە ئاوەکات بە تەکیید بۆنیە گۆڕێ ڕەنگە گۆڕێت تامیە گۆڕێت و ئەوەی کە باڵێن دەستگا پەیوەستەکان تەبی ئەوان لۆمە ناکرێن لە مۆزوع ئێمە ئەگەر بین بە دواچوون بکەین بۆی کە بڕیار بین کە ئەم ئاوە تەندروستە بۆ خواردنەوە یا تەندروست نییە نزیکەی سەر و هەفتا پارامیترت هەیە کە ئەبێ ڕۆژانە شیکاری بۆ بکەیت ئەم پارامیترانە بەکترۆلۆژیە فیزیاویە دوایەوە کیمیاویش ئۆرگانی نائۆرگانیە یەکەم ئەو توانایە لای واقعی ئێمە نەڕەخساوە باڵێن شیکاری بۆ هەموو ئەم کارانە بکرێت ئەمە حقەتێکی چکە تەنانەت ئێمە لە زانکۆکانیشمانیانی ناکری ئەو کارە شیکاریانە بکرێت ئەمە خاڵی دووهەم ئەمڕۆ بەهۆی گۆڕانی کەشوهەوە ئەبینیت بەهۆی بارانبارینی زۆر هەندێک جار ینی پیسبوونی ئاو بە هۆکاری سروشتیە کاتێک کە لافاوێکە بێ چەندەها تەن لە خاک ڕائەماڵێت تێکەڵ بە با بڵێن سەرچاو ئاوێکانێکە لەگەڵیشیە ئێمە مادەی پیسکەر تێکەڵ بە ئاوەکەین مادەی پیسکەر مەسەلە کە توخمی نایترۆژین و فسفۆری تەیە هەر ئاوێکیش ئەگەر توخمی نایترۆژین و فسفۆری زۆر تیابێ ئەو کاتە سەرچاوە ئاوێکان لە وەرزە گەرمەکانە بە تایبەتی تووشی دیاردەیەکە من کە پێوتر دیاردەی یوتریفیکیشن سەری ئاوەکە هەمووی ئەبێ بە قەوزە و کاتێک ئەم قەوزەیە کە مادەیەشی ئۆرگانیە ئەگەر توایەوە یعنی بەشێکی لێ ئەتوێتەوە تێکەڵ بە ئاوەکە بوو لەگەڵ ئەو مادەی کلۆری کە تۆ بەکارێنی بۆ تاقیم کۆمەڵە پێکاتت بۆ دروستەکات کە ئەم پێکاتانە هیچی با بڵێن تەندروست نییە لە ڕووی ژیانیەوە کۆمەڵی پێکاتێ ینی بەڕاستی ئەمووی مەترسیتەرە بێجگە لەوانش ئەو توخمە قورسانەی کە لە بوارە پیشەسازیە جیاوازەکان بەکارێ چەندەها تۆ نزیکەی 26 توخمی قورست هەیە ئەم توخمە قورسانە بەشێکی زۆری هیچی پێویست نییە بۆ مرۆڤ و هەر کاتێک تێکەڵ بە جەستەت بوو بە ئاستی زۆر کەم بە ئاستی بەش لە ملیۆن بەش لە ملیار یانێکە جەستەت بکەی بە ملیارێ بەشەوە چەند بەشێکی لەو ملیارە ئەو پێکاتەیە بێت ئەمە کاردانەوەی ڕاستەخۆی لەسەر تەندروستیت ئەبێت کەواتە ئێمە ینی
یەکەم ئەو ئاوەی کە هێناومانە نەیانتوانیوە با بڵێن ئەو ینی کۆمەڵی میکانیسم و پرۆسی جیاوازی هەیە ینی بۆ پاکردنەوەی یەکەم ینی ئەو مادانەی کە سسپێندت هەڵواستاوە ئەبێت تۆ پاکردنەوەی بۆ بکەیت بە مادەی شەپ ئەیکەن ئەمانە با بڵێن نیشتنی بۆ کاتە چی و مادانەی کە هەڵواستاوە ئەوانە وەکو پێویست ناکرێت کە وەکو پێویست نەکرێت بەشێک لەو مادانە هێشتا بە هەڵواستاوی تێئەمێنێ ئەنجا بۆ مادە تواوەکان ئایا ئەو مادە تواوانەی کە باسم کرد ئایۆنی و ئۆرگانی و نائۆرگانیەکان وەکو پێویست هەموو شیکاری بۆ کراوە لەبەرەوە خەڵک ناچارە فلتەر بەکاربێنێت بۆ سەلامەتی لە وڵاتانە پرۆسەیەگەیە شتێگەی پێوتێ بۆ پرۆسی دووبارە بەکارهێنانەوەی ئەو من حتا لە وتاری مامۆستایەکی ئاینیە باسیەوەیکە کە لە وڵاتێکی وەکو وڵاتی چین پەرداخێک ئاو ڕۆژی 3 جار بۆ منە زیاتر بەکارهێنرێتەوە دووبارە بەکارهێنانەوەی ئاوی پاشەڕۆ ئەوەی کە لە مرۆڤ بەجێ ئایا ئەمە لە هەرێمی کوردستانە ممکنە شتیوا هەبێ ئاسانە یام ئەمیش پێویستی بە شتێک ئەبێ هەر لە ئەوروپا بکرێ و پێویستی بە کارگەی زەبەلاح وەم شتانە هەیە چۆن ئێمە سوود لە ئاوە پیسبووەکانمان وەربگینەوە جارێکی تر وای لێ بکەین کە بۆ ژیانمان بە سوود و بەکارهێنەر بێ بەڵێ ئەمەش ینی خۆی لە خۆیان پرسیارێکی جوانە بەڵێ ئاوی پاشەڕۆ لە هەموو جێگایەک ئەبێ دووبارە بەکاربێتەوە و دروشمی ئەم ساڵی ڕۆژی ئاوی جیهانی بریتی بوو لە ئاوی دووبارە بەکارهێنانەوەی ئاوی پاشەڕۆ وێستوەرەتر ئاوی پاشەڕۆ ینی وا پێشبینی ئەکرێ بۆ ساڵی 2030 لە 150 خواست لەسەر ئاو زیادێت و ئەمڕۆ لە 180 ئاوی پاشەڕۆ تێکەڵ بەسەر چاوە ئاویەکانەکرێت ئەو 180 ینی نەتەوەی گرتوەکان تەکی دەکات ئەوێ بیکا بە سیستمێکی داتای جیهانی و تەکید لە هەموو وڵاتەکان ئەکات کە ئەبێ هەر وڵاتێک لە ئاستی خۆیەوە یەکەم مادەی پیسکەر تێکەڵ زۆر بە ئاو نەکات دووهم ئاوی پاشەڕۆ تێکەڵ بەسەر چاوەکان نەکات سێهەمیش و لە هەمووی گرنگتر ئەڵێ ئەبێ ئاوی پاشەڕۆکانت لە هەموو جیهان دووبارە ڕیسایکڵ بکەیت طبیعی ڕیسایکڵکەی بۆ ئامانجی جیاواز تۆ توانێ و ئامانج ینی بۆ بەکارهێنان و مرۆیی ڕاستەوخۆ بۆ بکاری پیشی سازی بۆ کاری کشت و کاڵی ئەگەر ئەمنێتە ئاراوە لای ئێمەش بە تەکیت لەو بڕیارانەی کە با بڵێن نەتەوەی گرتوەکان بۆ بەرنامەی ژینگەی ئاوێتی ئێمە دواکەوتوو ئەبین و دان ناوە با بڵێن دێتلاینیان داناوە سەقفێکی زەمەنیان ناوە کە تا ساڵی 2030 ئەبێ هەموو هەنگاوەکانی پەیوەست بە دووبارە ڕیسایکڵی ئاوی ژێرسەوی بکرێت ڕۆژانە بەست لە چەمی تانجەرۆ نزیکەی 400,000 متر مکعب بە تایبەتی لە هاوینە 400,000 متر مکعبی ئاوی پاشەڕۆت تێکەڵ بە دەربەندیخان ئەبێت سەرچاوەی دەربەندیخانیش لێ پیسەکە و ئەو ئاوەشت لە چیسەیە وا پێویستە کە حکوومەتی هەرێم ئەمە بێ بە خەمخۆری ئەمە بێ بە سیاسەتی ئەمەچکە بابەتێک نییە کە با بڵێن جێگەی مجامەلە بێت بابەتێک نییە کە بتوانی فەرامۆشیکەیت چکە ئەمڕۆ ساڵانە لە عالم نزیکەی 850,000 کەس 850,000 کەس بەس بەهۆ نەخۆشیانەی کە لە ئاو سەرچاوی گرتو ئەمرین دێزانتریە تیفۆئیدە کۆلێرەیە ئفلیجیە ئەمانە هەمووی ئەگەر هەنگاو نەندرێت ئەو کاتە بەڵێ مامۆستاگیان من کاتی بەرنامەکەم تەواو بووە پرسیاری زۆریشم مابوو لەسەر گرنگی و بایەخی ئاو بەڵام کۆتا پرسیارم زۆر باسمان لە شتی سلبی کرد لەبارەی ئاوە ئەو مەترسی هەڕەشەی کە ڕوبەڕووی جیهان و کوردستان وەکو بەشێ لە جیهان لێی ئەکرێ باسمان لە گرفتەکانی بەردەم ئاو هۆکارەکانی پیسبوونی ئاو و باسمان لە پیسبوونی ئاوی تەنکی ماڵان کرد پێم خۆشە چارەسەری هەموو ئەم شتانە گرفت و هۆکارەکانی پیسبوون و ئاوی خواردنەوەی ماڵان چۆن چارەسەرەکرێ ئەگە بە کورتەش بێ زۆر سپاس دەکەم این چارەسەری ئەوە یەکەم ئێمە هەوڵ بین سەلیقەمان هەبێ لە بەکارهێنانی ئاوە حکومەت طبیعی ئەم یعنی چارەسەری ئاو تەنها بە هاوڵاتی ناکرێت بە سیاسەتێکی تۆکمەی استراتیژی ئەکرێت کە ئەبێ حکومەت و هاوڵاتی دەست لە دەسابن تاوەکو ئەو پلانە جێبەجێ بکەن بان هەتا ئێوارە من دەست بە ئاوە بگرم یعنی ئاو نەپیسم کە دراوسێکم کرد یعنی هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێت یەکەم چارەسەر بۆ ئەم ینی با بڵێن کێشەی ئاوی خۆمان هەوڵ بدرێت ینی بەنداو بکرێ و ئەو ئاوانەی لەسەر خاکمان وەکو باران ئەبارێت کە مڵکی لەسەر ئێمە کۆکردنەوەی بۆ بکرێت هەوڵ بلێت لەگەڵ وڵاتانی دراوسێ لە ڕێی حکومەتی عێراقەوە ینی ئەو سەرچاوانە ینی چارەسەری بۆ بکرێت هەوڵ بدرێت ئاوی پاشەڕۆکان با بڵێن چارەسەری بۆ بکرێت دووبارە و بە تایبەتی لە کۆمەڵگەی نیشتنیەکان هەوڵ بدرێت حەچی کارکەیەکی پیشەسازی هەیە منع بکرێت ڕێگەن ندرێت ئاوی پاشەڕۆی تێکەڵ بە با بڵێن
سەر چاو ئاوێکان بکە ئەبێ چارەسەری چەندێک چارەسەری سەرەتایی هەیە ئەمانەی بۆ بکات حتا بیکات هەوڵ بدەین ئێمە بین بە بەشێک لە سیستەمی عالەمی ئەمڕۆ سێ دەستگای عالەمی هەیە فاو هەیە با بڵێن پەیمانگایەکی نێودەوڵەتی ئاو هەیە بۆ چارەسەری ئاو لەگەڵ گروپێکی ڕاوێژکاری بۆ با بڵێن توێژینەوەی کشتتوکاڵی هەیە ئەبێ ئێمە بین بە بەشێک لەمانە بە بەشێک لەمانە حتا ئەوان پشتیوانیمان بکەن و ئێمەش بەرامبەر ئەو داواکاریانی کە ئەوان لێمانەکەن جێبەجێکین حتاوەکو ئێمە بتوانین سامان و دەرامەتی ئاومان پارێزین و بە دوایە ئاسایشی نەتەوەتیمان پارێزراو بێت. زۆر سپاس بۆ مامۆستای زانکۆ و پسپۆڕی باری ژینگە مامۆستا ساڵح نەجیب کە ئەمڕۆ بوویتە میوانی بەرنامەی باس و خواست. سپاس بۆ ڕێستان جوانەکان هیوادارین خەڵکیش وەکوڵێ لە ئاست ئەم سەروەتە نیشتیمانیە و ئەم مادە گرانبەهایە وەکوڵێ هۆشیارانە مامەڵە بکە. زۆر سپاس. بینەرانی بەڕێز لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر هەر شاد و کامەران من خواتان لەگەڵ.